بە شێوەیەکی گشتی دوو جۆر گەدەپۆز دوو جۆر فتق هەن کە ئەوانیش بریتین لەوەی کە پێ ئەوترێت congenital and acquired واتە ئەوانەی کە کاتێک کە مناڵێک لە دایکە بێ بە شێوەیەکی زگماک ئەم فتقانیان هەیە و بەشێکی کە لەوانە ئەوانن کە لە ڕێگەی دەستکەوتویان پێ ئەوترێ کە بەهۆی کاریگەری ژینگە یان کاریگەری کارکردنی ئەو مرۆڤەوە یان بەهۆی کاریگەری نەشتەرگەریەوە کەسەکە تووشیە بێ ئەوەی کە گرنگە ئێمە لێرە باسی کەین ئەویان نییە کە بە زگماکی دروستە بێ چونکە ئەوە لە بەشی مناڵان لە نەشتەرگەری مناڵانە زۆر جار چارەسەریان بۆ ئەکرێت ئەوەی گرنگە ئەوەیە کە لە فتقی دەستکەوتوو یان ئەو فتقی کە بەهۆی کاریگەری ژینگەی یان بەهۆی نەشتەرگەری یان کاریگەرە دەرەکیەکانەوە تووشە بێ چین ئەم جۆرە فتقانە ئەکرێ هەندێک لەوانە بەهۆی نەشتەرگەریەوە توش بێ کاتێک کەسەکە دیواری سکی نەشتەرگەری بۆ ئەنجامەدرێ لە ئەنجامە لاوازیەک لەم دیوارەیە دروستە بێ دواتر بەشێک یان ئەندامێک لە ئەندامەکانی ناوەوەی دیواری سک لە ڕێگەی ئەو دەرچەیە لە ڕێگەی ئەو بەشە لاوازەی کە بە باشی خۆی نەگرتوێتەوە دێتە دەرەوە کە ئەمە پێوترێ گەدەپۆز یان فتقی نەشتەرگەری هەندێکی تر لەوانە بەهۆی ئەو کاریگەری بەهۆی ئەو جۆرە فشارانی کە لەسەر نەخۆش دروستە بێ یان بەهۆی هەڵگرتنی قورساییەوە یان بەهۆی قەبزیەوە یان بەهۆی کۆکی بەردەوامەوە کەسەکە تووشی ئەبێ یان هەندێک لە نەخۆشەکانمان بەهۆی ئەوەی کە کێشە لە کۆلاجینی دیواری سکیانە هەیە بەمەش لاوازی لە دیواری سک و لە ماسوولکەکانە دروستە بێ ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم جۆرە لە فتق یان گەدەپۆز دروست ببێ